هەرچەندە من وا بزانم زۆرم تەکلیف لێکردووە بێ چوارشەمەی هەر لێرە بێ بەخوا ئەوە نەجاتی نابێت. ئەمڕۆ با لە پەیامەکەمان تێبگا ئێمە جەنابی لێرە نەبوو مەراسیمێکی ڕێزێنانمان بۆ هونەرمەندێکی شەهیدێکی زیندوو کاک عومەر گەرمانی کرد هەندێک دیمەنی تونگ و تیژی و تەقینەوەی تیا بوو کە خۆشبەختانە و شەهید بوو زیندوو بووەتەوە لێرەیە. ئێمە ئەم هونەرە شەر بەردەوام بەدووە یعنی هیچ شتێک ناتوانێت وامان لێ بکە هونەرەکەمان بەردەوام نەبێت کاک سایبرجان. تۆ کاتێک بەڕێنگاری ڕژەمی بەعسە بوویتەوە لە کەرکووکی قودسی کوردستانە هونەری پێشکەشە کرد هیوادارم لێرە بەردەوام بی خات و شەیدا خەیراواتی بە خەراتنیش گەرمێکە ئەمە هونەرمەندی دەنگخۆش و ڕەسەنگ کە ئەویش ئەو ڕێچکەی شکانوەک و خانمێکی گۆرانی بێژی ژن لەم کافتریایە کە ئەمان بە بوێرانە خزمەتی هونەرەکان سوپاسیانەکە بەخێر بێت بەردەوام بین. کاک نەوزاد لەگەڵ میوانە بەڕێزەکەی جێی خۆیەتی بە خێراتنیش گەرمی هونەرمەندێکی ئاوازانەری بەناوبانگی خۆشەویستی هەموو کوردستان دەبکەم کاک بورهان چەپڵێکی قایم کە بەڕاستی خاوەنی چەندین ئاوازی ڕەسەنە بەخێر بێت.